بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەر و بیسەری ئێمە لە هەر جێگەیەکەن. سوپاس هەموو ئێوارانێک گوێبیست و بینەری ئێمە دەبن. هەر ئێوارەیەک باس لە تەوەرێک دەکەین لە ناو کۆمەڵگەی کوردیدا. لە ناو کووردا دوو ناو هەیە جێگەی ڕێزن. ناوی یەکەم شەهیدە، ئەو کەسەی کە بە گیانی خۆی دیفاعی لە خاک و نیشتیمان کرد و گیانی خۆی فیدا کرد بۆ پاراستنی ئەم نیشتیمانەی کوردستان. ناوی دووەم پێشمەرگەی دێرینە، ئەوەی ئەو کەسەی کە چووە شاخ چەکی هەڵگرت، کە سوکاری بوونە قوربانی، کە سوکار و دایک و خوشک و براکانی کە لە ناو شارا بوونە قوربانی، کرانە سوچی زیندانەوە، بەڵام ئەو کۆڵی نەدا. دەیان قوربانی بینی، دەیان شەو لەسەرما خەوی لێ نەدەکەوت لە پێناو ئازادی و بەدیهێنانی نیشتیمانێکی سربەخۆی کوردستان. بەڵام ئەوەی جێگەی داخا ئەم دووچینە لە ناو ساحەی سیاسی لە هەرێمی کوردستان گلەییان هەیە. گلەییان لە بەرپرسان و دەستڕۆیشتوانی ئەم وڵاتە هەیە. ئەم دووچینە بوون ئەم قەوارەی هەرێمی کوردستانیان بەم ڕۆژە گەیاند. توانیمان قەوارەیەکی نیمچە سەربەخۆ لە ناو جوگرافیای عێراقا بەدی بێنین، بە خوێنی خۆیان و بە گیانی خۆیان، بە قوربانیدان بە کەسوکاریان. بەڵام ئایا وەکو پێویست ئەم دووچینە لەلایەن دەسەڵاتداران و دەستڕۆیشتوانی هەرێمی کوردستانەوە ئاوڕیان لێدراوەتەوە؟ ئەم شەو لەگەڵ میوانەکەم شەنوکەوی ئەم تەوەرەکەم لەگەڵ بەڕێز شەریف وەرزێر بەرپرسی مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی دادگەری. کاک شەریف، سواز بۆ ئامادەبوونت. سپاس بۆ بەڕێستان، بەناوی خوای بەخشندە و میهرەبان. سڵاوی خوا لە بەڕێستان، سڵاوی خوا لە بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سڵاو و ڕەحمەتی خوای گەورە بۆ گیانی پاچی شەهید عەزیزەکانمان، ئەوانەی کە لە پێناوی خوا، لە پێناوی چەوساوی میلەت و خاچی نیشتیماندا گیانی خۆیان بەخشیوە. سڵاوی خوا لە خانەوەدە بەڕێزەکانیان و لەو پێشمەرگە قارەمانانەی دیکە یا ئەندامە ئازیز و خۆشەویست و تێکۆشەرە بەڕێزانەی دیکە وەفاتیان کردووە، بە ڕەحمەتی خوا چوون. ئەم تێکۆشارانە هەمویان شەهیدان، پێشمەرگە دێرینەکان، پێشمەرگەکانی دوای ڕاپەڕین، ڕێخستە دێرینەکان، کەم ئەندامانی سەنگەر، زیندانیانی سیاسی، ئەمانە هەمویان بەشێکن لە بەشی سەرەکین لە مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان. بۆیە ڕاستەکەی ئێمە لە بەرامبەریاندا چۆن دەڵێن خۆمان بە زۆرێک لە زۆرەکان ڕاستەکەی بە شەرمەزار دەبینین، بەوەی کە نەمانتوانی وەک پێویست لە خزمەتیان دابین یا وەک پێویست خزمەتیان بکەین. بێگومان دەزانین کە خزمەتی ئەم ئازیز و خۆشەویستانە بەر لە هەموو کەس لە ئەستۆی دەسەڵاتە. ئەم دەسەڵاتەی کە لە سایی خوێن و خەبات و خزمەت و فرمێسک و ئاراخە و خوێنی ئەم ئازیزانە، ئەم تێکۆشارانەوە وەدی هاتووە. کەسێک زیندانی سیاسی بووە، ئازار و سەرمەسەرچەکانی زیندان و ڕژێمی باسی بینیوە، دوور لە خانەوادەی خۆی کە سوکاری خۆی هەزاران تۆمەتی بۆڵ بەسراوە، شەو ڕۆژ لە زیاتی زەردەخەنە و خۆشی و پێکەنین لەگەڵ خانەوادە و منداڵەکانی و دۆست و ئاشنا و خزمانیدا ئەشکنجە و ئازارێکی بێڕەحمانە و دڕندانە دراوە. ئایا ئەم کەسە هەیە؟ تەڵەن بەشێکی زۆر لەوانە شەهید بوون، لە داردراون، بێسەر و شوێن کراون، گریمان لەگەڵ نەکرابێ و گەڕابنەوە. باشە، من پرسیاری جدیمە بێت لەسەر ئەو چینانی کە باست کرد. سواز بۆ پێشەکی جوانی کە سەبارەت بە پێشمەرگە دێرینەکان، کە سوکاری شەهیدان، زیندانیەکان، هەموو ئەوانەی کە باست کرد. بەس ئەمێ بزانم بەڕێستان خۆتان پێشمەرگەی دێرینن، هاوسەنگەرەکانتان، ئەوانەی کە لەگەڵیانە خەباتان کردوون، ئێوە دیدگا و تێڕوانینتان کە لە شاخ بوون بۆ پێشمەرگەی دێرینن، چاوەڕوانیتان چی بوو لەوەی کە ئێستا بەدی هاتووە، یاخۆ چاوەڕوانیەکانتان باشتر و گەورەتر بوو لەوەی ئێستا بەدی هاتووە؟ بڵێ، دروشمی پێشمەرگە لایەنە سیاسەکانی دی بۆ نمونە بریتی بوو لەوەی لە کوردستانیان نەمان. پێم وایە هیچ پێشمەرجەیەکی تێکۆشەر، ئەوانەی کە بۆ خەباتی ڕزگاری خوازی کورد چوونە دەرەوە، هەرگیز چاوی لەوە نەبووە پلە و پۆستێکی پێ بدرێ یا ئیمتیازاتی دارایی و مادی پێ بدرێ. بێگومان بۆ ئێمە ئیسلامی ئەولاتر. ئێمە
کوتومانە لە پەنای گەڕانەوەی ئازادی بۆ کورد و ئازادی بۆ ڕزگارکردنی کوردستان و بەرقەرارکردنی حکمی خوایی لە ژێرسایی ئاڵای لا ئیلاها ئیلlallah محەممەد ڕەسوڵ الله لەم نیشتیمانەدا هەموو ئەوانە وایان کردو کە ئێمەش لە بەرپرسیارەتی ڕامان کردووە یعنی بۆ مانای هەڵپەمان نەبووە بۆ دەستێنانی مەسئولیەت یا بۆ پلە ئیمتیازاتی دارایی ئەگەر جارێک لە زاران هاوکارێکی دارایی زۆر سنوورداریش هەبوو بێت زۆر پێشمەرگەمان هەبوون ئەم هاوکاریە دارایی سنووردارەشیان وەرنەگرتووە مەگەر ئەوانەی باشە بەرپرسیارەتی بۆ ڕاکەن لە بەرپرسیارەتی خۆی عیبادەت نییە لە ئیسلام بە ئەرچی زانیوە ئەمە چۆن دەڵێ ینی بەرپرسیارەتی دوو کەس سێ کەس کۆمەڵێک جەماعاتێک تیپێک کەرتێک مەفرەزەیەک هێزێک مەڵبەندێک ئەمە ئەرک و بەرپرسیارەتێکی قورس دانراوە ئەم بەڕێزە هەمیشە پێی وابە کە خۆی ناتوانێت ئەم ئەرکە ڕاپەڕێنەوە گوناهبار دەبێت لە بەرامبەر ئەو بەڕێزانەی کە بەسەریانەوە بەرپرسیارە یەک دوو ئیساری کردووە یعنی وای کردووە کە کوتێکی من شایستەنیم بە ئەم برایە ببێتە بەرپرسیارەتی ئاوا لێ ڕوانراوە دواتر کەمە هاتووینەوە ئایا ئەم دروشمانە ئەم بەتایبەتی ئەلانە دەسەڵاتدارەکان ئەمانەی کە پیانوا بوو خەبات پێشمەرگایەتی خۆڕش خوێن خەبات شەهیدی هەموو شتێکە وا دەرسوو لە ناو خۆی خۆمان و لە خلالی ئەزمموی حکومڕانی 30 ساڵی خۆمان لە هەرێمی کوردستاندا بێگومان ئەگەر ئێمە هیچیش نەڵێن دار و بەر لە زیادی ئێمە جواب داداتەوە دەڵێ نەخێر کام کەسی دڵسۆزە لەسەر زمانی زۆر لە سەرکردەکان بەرپرسەکان فەرماندەکان لە یاداوەری و یاداشتەکانی کە نووسراون کە دایان خوێنیەوە تۆ هەمیشە ئەوە هەموو دێڕێک هەموو لەحزەیەک ساتێک ئەوەت پێ دەڵێت ئەوەی کە کردمان بۆ ئەوە نەبوو کە بینیمان ئەوەی کە دەیبینین ئەوە نییە کە ئێمە لە پێناویدا تێکۆشاوین و هاوڕەکانمان لە پێناوی چی بوون ئەوانەی کە لە پێناویدا پێی چوونە شاخ بۆ شەهیدتان لە پێناویاندا چی بوو؟ با من شتێک ئاماژە پێ بدەم ئێستا لە مافی کە بڵێ قسە لەسەر مافی شەهیدان و پێشمەرگەی دێرین و پێشمەرگەی دوای ڕاپەڕین و زیندانی سیاسی هەم ئەو چین و توێژانە بکەیت تێکۆشەران ئایا ئیمتیازاتەکە تەنها بریتە لەلایەنی مادی بێگومان نەخێر لایەنی معنەوی ئەمەی کە دەسەڵات بەسەر ئەم لایەنە نەدەهێناوە پێش ئەوەی مافیان بخوا مافی داراییان بخوا و ژێر پیان بخا بۆ نمونە موچەخۆر ببێتە موچەخوراو پێش ئەوە ئەم دەسەڵاتە بەداخەوە هاتووە شکۆی شۆڕش پێشمەرگا شەهید خەبات سەنگەر زیندانی سیاسی کەم ئەندامی سەنگەر هەموو ئەوانێ شکاندووە بێحورمەتی کردوون کاتێک کە تۆ ئەمانەی بێحورمەتکردن با تێریژی ناو چییە کاک شەریف پارو ئیمتیازاتیشی بدەیت بۆ بێوا بکە ئەمە ئەو خەمو ناسۆرەیە کە هەمومان پێوە دەتلینەوە ئەوەیە کە ئێمە دەبینین ڕاڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ڕاڕەوە ڕاستەکەی لە خەتی ڕاست لای داوە لەوە لای داوە کە بە چاوی مرۆڤ و هاوڵاتی بوون تەماشای خەڵککە لەوە لای داوە کە مەبەستی خزمەتکردن بێت مەبەستیەوە بێت کە بۆیە دەبێتە بەرپرس و بەرپرسیارەتی بەستەوە دەگرێ بۆیە پەرلەمان هەڵدەبژێرێ و دەبێتە پەرلەمانتار یا حکوومەت کابینە دروست دەکا و وەزارەتەکان وەزیریان بۆ دادنرێ وەزارەتەکان دادنرێ بۆی خزمەتی هاوڵاتی بکەن بەداخەوە ئەم پرۆسەیە لە خشتە براوە لەسەر ڕێڕەوی ڕاستی خۆی لادراوە لە زیاتیەوە بریتە لە خۆدەوڵەمەندکردن من ناڵم هەمووی بەشێکی زۆری بریتە لە خۆدەوڵەمەندکردن بریتە لە شەپ و گوپ لێدان بە سەرۆت سامانی ئەم میلەتەوە بریتە لەوە کە تۆ دەبینی ئەشەمانە هەر لە ڕابردووە لەگەڵ ئێوە نەبوون وەکو ئێوە نەبوون ژیانیان ئاوا سادە نەبوو بۆچی وا گۆڕان ئەوان ئێمە هەمومان لە دەرەوەیان پێڵاوی لاستیکمان لە پێ بۆیە ئەگەر شتێکی باشمان دەستکەوت ئەدیداسێکمان لە پێ کردووە ئەمە بەرگو پۆشاکی ئێمە بووە باڵتۆیەک و پەستەچێک و ئیدی دەستەوانە و پوزەوانە و چوزانم زەنگاڵێکمان پێ بوو بێ و کلێتە و جەمەدانە و کڵایەکمان لەسەر بوو بێت باخەڵێکی خاڵی و قوربانیەخەیەکی چڵکن و تۆزاوی و دەتوانم بڵێم زۆر زار هەیە ئەسپێباوی و ڕشکاوی و
سەر و قژێکی ئالۆز و ڕیشی درێژ و بێناز و بێدەرەتان و باخەڵی بەتاڵ و ئەوانەمان بوون تاقوت فەنجێک و فیشەکدان و نێزەیەک و مەتارەیەک و ئەوانەمان پێ بوون هەموو پێشمەرگەیەک دەتوانم بڵێم خاوەنی جۆرێک بەشێک لە شتانە بووە ئەمە شکل شێوەی پێشمەرگەکە بوویانی جارجارە هەبوو قەناسێکی بۆ بە بیکەسێکی بێ بۆ ئاربجێکی پێ بووە فەرماندەیەک جیهازێک بە شتێک بێشێکی بێتەلی پێ بووە ئەمە هەموو کەرەسە و کەلوپەلی پێشمەرگایەتی و خشۆڕ و خەباتمان بووە لە خێوەتێک لە کەڵەکە بەردێک لە ناو سەنگەرێکدا لە داربڕێک پشتی دەوەنێک پشتی شاخێک کەپکە شاخێک سوزانم دۆڵێک زەندۆڵێک مەخەڕ و بنکە و بارەگایەکمان داناوە بەبەرد و خشت و بەبەرد و قوڕ و گەڵ و گاش و ئەوانە و داری بەڕوو ماز و هەندێک شت سەرمان گربێ و سەرمان نەگربێ ئەمە شێوازی پێشمەرگایەتی هەمووتان وابوون هەموو هێز سیاسی پێشمەرگایەتی زۆربەی هەر زۆری وا بووە هەموو زۆربەی هەر زۆری وا بوو نانەڕەخێکی لە باخەڵ ناوە نەخەیر مەفرەزەیەک ڕۆیشتۆ لە شوێنێک چۆتە ناو ئاوایی و گوندێکەوە لەوێ بەسەر ماڵەکاندا دابەش بوون و هەر ماڵێک چی هەبووە ساواری هەبووە نۆکاوی هەبووە هێلکاوی هەبووە هێلکەیەکی هێلکەڕۆنێکی خوارد و نەخواردەوە پەنیرێک شیرێژێک ماستێک دۆشاوێک شتێکی خوارد ئەمە هەمووی کەرەسە و پێداویستی و خواردن و خۆراکیەکانی پێشمەرگە بووە دەبوو هەرگیز ئەم بەرپرسانەی ئێستا بەتایبەت ئەوانەی کە لە شاخەوە دابەزیون بە پێڵاوی لاستیکەوە دابەزیون بە پێیان هاتوون داخوا ئایا هاوڵاتیەک کەسێکی خوا پێدا و شڕەلان کرۆزەرێک ئەوەی پێ دەگوترا شلەخەجەیەک شتێکی خزمەتی و پێوە سوار بووە دەرگای کردوتەوە لێ سوار بە شوێنێک بۆ شوێنێکە چوو ئەمە چیرۆکی هەموو ئەو ئازی پێشمەرگانەیە کە لە شاخ هاتوونە خوار و ئاوە بەڵام واقعەکەی ئێستامان وایە خۆزگە وابایە خۆزگە هەموو خانەوادەی شەهیدان هەموو خانەوادەی پێشمەرگە دێرینەکان ڕێخستن دێرینەکان زیندانی سیاسی و کەمەندانی سەنگەر ئەم شاهیدیان دابایە ئێمە سمان دەکردمان وت ئەلحەمدوللا کە وایە بریا وابایە خۆمان گلەیەکەمان لەوەیە کە گوان نییە یعنی خۆمە خواستە نەخوانە خواستە حەزمان لەوە بێ کەوان نییە نە گلەکەمان لەوەیە کە نەدەبوووا بێت باشە دۆخی مادی ئەم دووچینە چۆنە هەم بنەماڵی پێشمەرگە دێرینەکان و پێشمەرگە دێرینەکان خۆیان و کەسوکاری شەهیدان دۆخی مادیان ڕەچاو کراوە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان شەهیدان هەڵبەت ئیمتیازاتی زیاتریان هەیە بەو مانایی وەکو بڵێ خانەوادەی شەهید کڕوکسەکانی کەسوکاری یەکەمی دایک و باوک و خوشک و برا و کس و کوڕی ئەمە لە هەندێک ئیمتیازات هەیە لە خوێندن لە هەندێک دەوائیر لە هەندێک تایبەتمەندی هەیە بۆ ئەمانە موسیەشیان هەیە مەسەلەن مەگە قسە لەسەر شەهیدانی خۆمان بکەین وەکو کۆمەڵ دادگەری کوردستان بەداخەوە موسەی زۆربەی هەرە زۆریان حدودی 500,000 دینارێکە تاکو تەلا کە پلێشی بۆ نووسرابێ پێمان وایە کامە ئەوجار ئەم موچەیە ئەم شەهیدە دایشی هەیە خوشتی هەیە برای هەیە ئەم پارێت دابش دەکرێت زۆربەی هەموو لایەنەکانی باسی کۆمەڵی دادگەری من ئاگاداری ئەوەی خۆمانم بەداخەوە سەردانیان دەکەین خانەوادەیەکی شەهید مەسەل لەم ڕۆژاندا چوینە خزمەتیان لە خانووی کرێدان نەخۆشن بەتایبەت گرفتێکی دیکەمان هەیە کە لە دانەمەزراندنی دەرسوەکانمان کڕوکسەکانمان لە 2012 بە ڕێگەی یاسایی من دەزانم بۆ هێزەکانی دەسەڵات زۆرێک لە دامەزراندن هەمیشار هەبوو بەتایبەتی لە یەکە سەربازی و ئەمنیەکاندا بەڵام ئێمە لەوانەش مەحروم بووین یعنی بارگرانێکی ێزگار زۆر قورس بەسەر خانەوادەی شەهیدان و بەسەر خانەوادەی پێشمەرگە و ئەمانەوە هەیە کە کڕوکسەکانیان کە تەخەڕوجیان کردووە کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن بەداخەوە ئەمانە هەمویان و بارگرانێکی زۆر بۆ سەر خانەوادەکان دروست بووە بزگەلەوە هەلی کاریش بەو شێوازە نییە کۆمە هەلی کار ڕەنگە لەنێو شارە مەرکەزیەکان داوەکو هەولێر و سلێمانی و ئەوانە جیا بێ شتێکیان پێ بدەن زیاتریان پێ بدەن بەڵام زۆر شوێنمان هەیە قەزامان هەیە ناحیەمان هەیە گوندمان هەیە هەلی کاریی لەو شوێنانە بیشیدا خەڵک ئەم پارەی ناداتێ گەنجێکی دەرسوی زانکۆ لە مارکتێک ئیش دەکات بە 250,000 بە 150,000 بە 200,000 ئەمە چی بکات چۆن مستەقبەلی خۆی پێ بینا بکە زەواجی پێ بکە ماڵی پێ سەرێک نێ خانووی پێ بنیاد بنێ ژیانی ڕۆژانەی پێ بەڕێ بکە ئەمە گرفتێکی باشە باسی لەو جیاوازیە کرد ئێوە لە دەستگاکەتان لە مەکتەبی شەیدانەوانە ینی بەرپرسانتان نەبینیوە باشە ئەگەر کەسوکار و کەسوکاری پێشمەرگێکی دێرین کەسوکاری بنەماڵی شەیدانی ئێوە
مەگەر ئەویش خوێنی نەبەخشیوە، مەگەر ئەویش باوکی شەهید نەبووە، مەگەر ئەویش براکەی شەهید نەبووە، مەگەر ئەویش کوڕی شەهید نەبووە، بۆ ئەبێت جیاوازی بکرێت لە شەهیدێک لە بەڵام ڕنگ و ڕەنگی لیستەکەی جیاوازە لە ڕەنگێکی تیگە، بۆ ئەبێم جیاوازێ بکرێت نانوتوە ببوورە مەسلەی زەویش بۆ خانەوادەی شەهیدانیان پێشمەرگەی دێرین بۆ خانەوادەی شەهیدان هەیە هەرچەندە بەداخەوە شەهیدانی ئێمە پێم وایە ئێستاش تاکوتەرایەکمان هەن کە زەویەکانیان وەرنەگرتوون یا لەگەر پێشیان درابێت لە شوێنێکی زۆر لاچەپ و ئەوەش جیاوازی کراوە بێخێر پیاندراوە پێشتر پیان نەدراوە بۆی هەندێک کۆکاری ملمەلانی سیاسی لە نێوان هێزە دەسەڵاتدارەکاندا بێجگەلەوە مەسلەی زەوی بۆ پێشمەرگەی دێرین تا ئێستا هیچ کەسێکی ئێمە باعنوانی پێشمەرگەی دێرین بستە ئەرزێکی وەرنەگرتووە لەناو ئێمە ئیلانی تر وەری گرتووە ئەی بەتاکیت زۆر جار هێمە دەبینی ڕەنگە زیاد لە زەوی کەسێک پێی درابێ بەداخەوە ڕاستە بەو دوایانە فۆرم پڕکراوەتەوە بۆ زەوی و بەڵام هێشتا هیچی دیار نییە ئەمە داخوا کەی پیان دەدرێ و لە شوێ پیان دەدرێ و زۆرێک لە زەویان پێ دەدرێت هەموو فەرمانبەرێک وەریەگرێت ئەمە گرفتێکی دیکەمان هەیە برتێ لە پێشمەرگەی دوای ڕاپەڕین وەکو کۆمەڵی دادگەری کوردستان ئەمانش پێشمەرگەن عمری خۆیان ژیانی خۆیان تەمەنی خۆیان لە پێناوی خزمەتدا لە پێناوی کاروانی کۆمەڵ کاروانی ڕابوونی ئیسلامی لە ئەم گەل و نیشتیماندا بەسەر بردووە بەداخەوە کۆمەڵ کە مەکتەبی عسکەری نەماوە ئەم بەڕێزان خۆشەویستانە هەموو کەوتونەوە ماڵەوە لە خوێندن بوون لە دامەزراندن بوون خانەنشینیان بۆ نەکراوە ئێمە خاوەنی چۆندەڵ وەزارەتی پێشمەرگە و یەکەکانی 1970 نین تا لەو ڕێەوە بتوانین ئەمایان بۆ بکەین هەرچەندە هەوڵمان داوە کە کۆمەڵ یاخود دەسەڵات حەقی خۆیەتی ئەمان ئەو مافەیان هەیە وەک چۆن پێشمەرگەی لایەنەکانی دیکە پێشمەرگەی دوای ڕاپەڕین لایەنەکانی دیکە لە ناو یەکەکانی هەفتا لە ناو یەکانی هەشتا لە وەزارەتی پێشمەرگە زۆری لە خانەنشینیان بۆ کراو دەکرێت ڕاست ئەمانە دەوامیان نییە بەڵام ئەمانە پێشمەرگە بوون ئێستا لە هەموو شتێک بوون ئەمانە نەدادەمەزرێن بۆ لایەنەکانی تر کراوە لایەنەکانی کە هەیەە یەکانی هەفتاهشتان هەیە پارتی وێژێتی هەرگیز هەم بەردەوام لێکە سەربازەکانی خۆیان خەڵکی نوێ وەردەگرن واروها ئەو خەڵکانەی کە هەن خانەنشینیان دەکەن معزەز و مکەڕەم بەڵام ئەم مافو ئیمتیازە بەداخەوە بۆ پێشمەرگەی ئێمە نەبووە نییە تێدا مەحرومن زۆر جار هەیە ڕێخستنی دێرینمان هەیە ڕێخستنی دێرین ئەسڵەن ئەوانن کە لە پێشمەرگەی دێرینەوەن پێشمەرگە دێرینەکان بەشی زۆریان برتی بوون لە ڕێخستنە دێرینەکان کە چوونە دەرەوە یاخود ڕێخستنە دێرینەکان هاتوون سەرپەرشتی ئەم پێشمەرگانیان کردو وەزبە بۆ پێشمەرگایەتی نردویان نەدەرەوە سەمە زۆر لەو ڕێخستنە دێرینانەمان هەن بەداخەوە هیچ مافو ئیمتیازاتێکیان پێ نەبڕەوە وڵا کاک شەریف حەزەکەم ینی بۆچی ئەم جیاوازیانە دروست کراون ئەم جیاوازیانە ئەوەن کە ئەم دەسەڵاتە فەرهەمی هێناوە کۆمەڵ خۆی خاوەنی بیرێنەوت نییە خاوەنی پارەی گومرک نییە خاوەنی بازرگانی و تیجارەت نییە تا بە زۆرێک خوانە خواستم دەستی بچێتە ماڵی میلەت و پارەی حرام و لەولاوە بێنی بە زۆرێک لە زۆرەکان ئەم چین و توێژانی خۆی پێ بەسەر بکاتەوە ئەم حیزبانەی دەسەڵاتدا لە دەسەڵاتدان جگەلەوەی بە شێوەیەکی فەرمی و مەسەلە و بڵێ قانونی یان ڕاستەوخۆ خانەنشین کراون یان دامەزرێنراون وەکو حیزبیش لەبەرەوەی دەستیان بەسەر سەرۆت و سامانی ئەم میلەتە داگرتووە نیشتیمانە داگرتووە بە زۆرەها شێواز بە زۆرەها ڕێگە دەتوانن ئەم خەڵکانی کە سەر بەخۆیانن بەسەریان بکەنەوە کاک شەریف ئەگەر ئێوە لە جیاتی ئەم دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی دەسەڵاتدار بوونایە بۆ پێشمەرگەی دێرین و کەسوکاری شەیدانی ئەو دوولانی کە ناوم برد یعنی ئێوە شووا نابوون دەسەڵات لە ڕوانگەی ئێمەوە بۆ منەوەکو کۆمەڵ و دادگەری کوردستان دەبێت لە ڕوانگەی هاو نیشتیمانی بوونەوە خزمەت بکات هاوڵاتی هاو نیشتیمانی نەک لایەنداری و ئینتیمای سیاسی و فکری و دینیش تەنانەت بۆ مانای کوت و هاوڵاتیەک هەر بیر و باوەڕێکی هەیە مادام هاوڵاتێکی موسالیمە پێویستە تۆ خزمەتی بکەیت پێویستە تۆ خزمەتی بکەیت پێویستە تۆ مافی دابینکەی شکۆی بپارێزی هەر بیر و باوەڕێکی هەیە دەسەڵاتدارەتی و حکومڕانی ڕەشید لە هەر وڵاتێکدا برتیە لەوەی کە لە بەچاوی هاوڵاتی تەماشای خەڵک بکات باوەڕکە من زۆر جارم لە هینمان هەبوو سەردەمێک ناوەندی حکوومەت و پەرلەمانمان هەبوو لەگەڵ ئەم ستافانەی حکوومەت و پەرلەمان کە لە سەر بە کۆمەڵ کۆبووینەوە باسی ئەومان کردووە و بڵێن ئەومان ئەو مەسوخوازانەمان هێناونە پێشەوە تۆ کە دەبێ بەرپرسیار مەسئولیت پەرلەمانتار تەنانەت هەر بەرپرسیارەتێکی حکومی و گشتی دەدرێتە ئەستۆ
تا ئەو لە حەزێکە داخلی بیناکە دەبی حیزبەکەتەوە کەسێک دەتوانێت بڵێ حیزبین کە چوویە ژوورەوە کراسی حیزبایەتی دانێ تۆ بەرپرسێکی چۆن دەڵێ گشتی تەماشەوە ناکەی ئەم ڕاجعە چێ دێتە بەردەمت پیاوە ئافرەتە ڕیشی هەیە ڕەنگ لێک نادەیتەوە ڕەنگی چییە باڵای بەرزە نزمە هەرچی کە هەیە تۆ تەماشا مامەڵەکەی دەکەی مامەڵەکەی قانونی بوو بۆی دەخێ سەرساوان بە پێی سەلاحیەتی خۆت بۆی جێبەجێ دەکەی ناقانونی بوو ئی هەر کەسێک بێ نایکەی ناچێ ژێرباریەوە پێم ئەنوا دەسەڵاتدارێتی ڕەسەن و ئەسیل و نیشتیمانی و هاوڵاتی بوون بریتە لەوە کە تۆ ئاوا مەدارهین بکەی من ناڵێم ئێمە بێ هەڵاوکەم و کورتین بەڵام با ئێمە بێنین تەماشای تیمی حکوومەت و پەرلەمانی خۆمان بکەین وەزیرمان هەبووە پەرلەمانتارمان هەبووە قایم مەقام و بەڕێوەبەری گشتی و مدیر نەحیمان هەبووە چۆن کاروبارەکانی خۆیان ڕای کردوون ئێمە زۆر پێیان سەربەرزین کووە چێ هەیە هیچ سکاڵایەک هیچ چۆن دەڵێن خاڵێکی ڕەشی لەسەر ئەم تیمانی حکوومەت و پەرلەمانی کۆمەڵگە دادگەری کوردستان هەبێت بڵێ ئەمە حرامی خوارد بڵێ ئەمە ماڵی خەڵکی زەوت کرد بڵێ ئەمە مامەڵەیەکی ناسایی کرد بڵێ ئەمە واچ و ئەمە واچ و تەحسوبی کرد حیزبایەتی کرد لە ناو دایرەکەی خۆیدا هەیە شتیوە بە پێسەوانەوە خەڵک بەرپرسان زۆر زار ستایش و دەستخۆشی نوێنەرانی کۆمەڵیان کرد ئێوە ئەوەندە ڕەشیدن بە شایەتی دۆست و دوژمن کە و شایەتیەتان بۆ دەن بۆ خەڵکی زۆرینی دەنگەکانتان پێنادەن من ئێستا کە لە خزمەت جەنابتان ڕم و بینەران و بیستەرانی خۆشەویستدا ڕاوەستاوم میلەتی خۆمان خۆش دەوێت بەڵام بەڕاستی حەز دەکەین میلەتی خۆشمان میلەتێکی هۆشیار بێ میلەتێکی بێدار بێ نەک ڕەش و سپی لە کاتەوە بەڵکو ڕەنگەکانی کە لێک زیاکاتەوە نەک حەق و باتڵ لێک زیاکاتەوە بەڵکو ینی بە شێوازێکی دیکە وەرتر دیار دەکان لێک زیاکاتەوە بەداخەوە زۆر زار دەبینین لە دەرەنجامی ئەم پرۆسانەی دەنگداندا زۆرێک لە حاڵەت لە قەناعەتێکت بۆ دروست دەبێت کە ناهۆشیاری هەیە لە بەشێک بەداخەوە لە نێو خەڵکی ئێمە هاوڵاتیان ئێمەدا تخوا دەسەڵاتدارێک لە هەنی سیاسی 34 ساڵ بێشکۆت بشێنێ حرمەتت نێڵێ ئەو سەروەریانەی کە لە سەرەتاوە باسمان کردن ئەمە خەباتە و شۆڕشە و شەهیدیە و پێشمەرگەیە و سەنگەرە و زیندانی سیاسی و کەمەندانی سەنگەرە و بێحورمەتی کردن شکۆی نەهێشتن تۆ 34 ساڵ بێ ئەمە دەرەنجامەکەی بێ 34 ساڵ بێ ئەمە ڕێوبانەکانت بێ ئەمە خزمەت گوزاری گشتیەکانت بێ ئەمە شکۆی میلەتی تۆ بێت ئەم بازرگانی پێوەکرد نەبێت لەگەڵ دەوڵەتان و لەگەڵ فڵان و لەگەڵ فیسار و سەفخەی ژێربەژێر و سیاسی و ئەولا بازرگانی پێوەکردن بە خوێن و خەبات و سەروەری تۆوە پاش 34 ساڵ هێشتا تو هەر لەسەر بەس بی خۆت بی هێشتا هەر بە دوو قسەی خۆش هەڵخەڵەتەی هێشتا هەر بە دوو قسەی خۆش دەخشتە ببرەی ئەرێ با بەمە چکارە ساتێکە تۆ بە 50,000 دینار بە 25,000 دینار با بە دەماسەیەک نازان بەچی ئەمانە ببە خەڵات و دیارە بێنمودانەوە تۆ بێنی ئیرادەی خۆت ئینسافی خۆت ویژدانی خۆت ئیمانی خۆت بفرۆشی ئەمە ڕاستەشتیوە تۆ دەچین لە ناو هەموو ڕۆژە ئێمە دەچین لە میوە و سەوزە و پێداویستی ماڵەوە دەکڕین من خۆم شەخسەن وام دەستم بۆ منە کاتێک تەماتەیەک دەکڕم شتێک دەکڕم پەتاتەیەک دەکڕم ئەگەر بسم کامەی لە هەمووان جوانتر ئەوڵ دەبژێرم کامەی لە هەمان جوانترە زۆر جارێ ئەو دیوی پێ دەکەم بۆ دەڵێن با لە ماڵەوە با شتێک نەبم من پارەی خۆم پێدەم لە ماڵەشەوە کە چوومەوە بە شتێک بابە دەستت خۆش بێ بەڕاستی شتێکی جوان تێناوە ئەی تۆ بۆ نایەی بۆ چیرۆ تەماتێک ئەمە دەکەی کامەی جوان بە هەڵی دەبژێری ئەی بۆ نایە بۆ دنیا و قیامەتی خۆت کامەی جوان بە هەڵی بژێری کامەی خیانەتت لێ ناکە کامەی ناتفرۆشەیە کامەی درۆت لەگەڵ ناکە کاکە ئەم دروشمەی کۆمەڵی دادگەری بەرزی کردوتەوە بۆ لیستی 285 خۆی لەگەڵتاندا ڕازگۆین والله من بزانم من ئەوە لە 1970ەوە پێشتریش وەکو ڕێخستن لەگەڵم حیزبەدا بووم بە پێشمەرگاتی لە 1970 لەگەڵم حیزبەدام والله من بزانم یەک درۆم لەگەڵ دەکە ئەم حیزبە حاشای لێ دەکەم یەک درۆ ناکرێ من لەگەڵ ئینسانی درۆزندا بە ڕێگادا بڕۆم سیخە متمانی خۆم بە درۆزن بکەم بەڵام من باوەڕم پێێتی حەست دەکەم دەستی گرتووم لەگەڵیدام پرۆسەیەکە هەمومان پێکەوە دەڕۆین بەرەو ئایندێکی گەشت بەرەو بەختەوەری دنیا بەرەو ڕووسوری قیامەت زۆر گرنگە ئینسانی موسڵمان زۆر زار هەیە تعبیرێک هەیە لە کۆمەڵگە ئێمەدا دەڵێ بۆ مستەقبەل
هەرزێک دەکرێت بۆ مستەقبل و نازانم پارەیەک دادنێ بۆ مستەقبل و زێڕەکەی جاری وایە دەفرۆشێت بۆ مستەقبل و نەخەی دەکاتە دۆلار بۆ مستەقبل و ئەمانە با بە مستەقبلی هەموو ئینسانێک بریتە لە قیامەتی بریتە لەوە کە تۆ مستەقبلی خۆت لە گۆڕەوە بڕوانی زارێ لە دنیادا هەر عیب بە ئینسان شوێن ئینسانی درۆزن و ئینسانی مسلمان شوێن ئینسانی بێدین کەوێت شوێن ئینسانێک کەوێت کە دەستت بگرێ بەرەو خراپە و خراپەکاری خوانە خواتە دوا ڕۆژێکی مەترسیدار و خەتەرناک دوا ڕۆژێکی تاریک شوێن کەسێکی کە درۆ لەگەڵ دەکات ئەم کۆمەڵی دادگەریە یعنی مێژوو خەبات و سەروەریەکانی ئەم هەموو مامەستا بەڕێزانێک کە هەر لە 1970 و 1970 و 1970 و 1970 و 1975 و بڕ خۆنا بە خۆنا بۆ 1970 و من ئەم کاروانە دەبینم کە دێنمە هوێنەکەی دێنمە بەرسای خۆم پڕ لە زاتی زانای تێکۆشەر و پڕ لە گەنجی خوێنگەرم و دەست بە دەستمێژ و شەو نوێژ و ڕۆژی و سونەت و بە محتەڕەم و بە دەردی کوردەواری خۆمان دەڵێ لە ئاوی شەوێش هین دەبن یعنی خۆ دەپارێزن نەک هەر دەست بۆ حرام نابن زۆر جار هەیە لە شتە مباحەکانیشدا خۆیان دەپارێزن لە شتە مباح و حەڵاڵەکاندا زیادە ڕۆیی ناکەن خۆ دەپارێزن من ناڵم دنیا تەئسیری لێمە نەکردووە بە تاکید خۆمە لەناو سەردەمی زێڕنی پێغەمبەریش عەلەیهی سڵات وەسەلام کەسانێک بوون بەلای دنیا داشکەونەوە منکم من یرید الدنیا ومنکم من یرید الآخرة ئەمە ڕاستە من ناڵم ئێمە برنجی شۆراوین کەسمان نییە بەلای دنیادا بشکێتەوە بڕواو نەخەیر هەمانە ڕەنگە لە هەندێک بەلای دنیادا دەشکێتەوە بەلای پارەدا و ئیمتیاز و ئەوانەدا بەڵام من قسە لەسەر ئەساڵەتی ئیشەکە دەکەم قسە لەسەر زۆرینە دەکەم قسە لەسەر ئەو نیەت و نیازە دەکەم ئەم قیادەیە دەکەم کە بەرەو ئاراستەیەکی ڕاست ئەم میلەتەوە ئەندامانی ئاراستە دەکەم بۆیە من بە تەواوی متمانەوە داوا لە خەڵکی خۆشەویستی کوردستان دەکەم وەکو باسم کرد من میلەتی خۆم خۆش دەوێت لە دڵەوە میلەتی خۆم خۆش دەوێت ئیفتیخاری پێ دەکەم بە کللتور و ئادابیەوە بە زەمەدانەکەیەوە بە هەموو شێوازە جلو بەرگەکانیەوە سلێمانیم خۆش دەوێت هەولێرم خۆش دەوێت من کاندید نیمە قسانە دەکەم وەکو خۆم قەڵاتزێم خۆش دەوێت قەڵاتی کەلارم خۆش دەوێت پردی زاخۆم خۆش دەوێت یعنی کە کە دایان بینیم بۆ دەزانم چاوم بە زەوی زار و دێهات و گرد و دۆڵەکانی تەنانەت گوند و زێدی خۆم دەکەوێت هەمووی بەیەک پارچە زەوی دەزانم هەموو کوردستان بەیەک خانەوادە دەزانم وەڵڵا لە ناخی دڵەوە حەز دەکەم ئەم میلەتە بەختەوەری دنیا بێ بەڵام لەو لاوە سەربەرز و ڕۆسووری دوا ڕۆژیش بێت سەربەرزی و ڕۆسووری دنیا و دوا ڕۆژیش لەوەدا کەم ئێمە شوێن ڕاستەشەقانێک کەوین کە خوا بۆی ناردوویێن متمانەدەن بەلانە ئیسلامیەکان بەتایبەت کۆمەڵی دادگەری کوردستان و لیستی ژمارە 285 و کاندیدە بەڕێزەکانی هەروەها من داوا لە خانەوادەی سەربەرزی شەهیدان دەکەم کە من بە شەرمەزاریەوە لە حەزوریاندا ڕاوەستاوەمەوە قسەیە دەکەم داوا لە خانەوادی سەربەرزی شەهیدان دەکەم داوا لە پێشمەرگە دێرینەکان و خانەوادە و کروکسەکانیان دەکەم داناوە لە پێشمەرگە ئازیزەکانی دوای ڕاپەڕین ئەوانەی کە وەک باسم کرد هەموو عمری خۆیان لەم کارواندا بەخشی و بەداخەوە نەدامەزران و نەخانەنشینیان بۆ کرا داوای لە کەمەندامانی سەنگەر و زیندانیانی سیاسی و ڕێخستنە دێری نەخۆشەویستەکان دەکەم کە هەمیشە قەڵایەکی لە بن نەهاتوو بن قەڵایەکی محکەم بن لە دوای بۆ ئەم کاروانوە ئیسلامیە بۆ ئەم کۆمەڵی دادگەری کوردستانە لەگەڵیدا بن هەوڵ و تەقەلا بدەن دەنجی پێ بدەن دەنجی بۆ کۆ بکەنەوە هەوڵدەن کە خەڵکو و جەماوەری کوردستان متمانە بە لیستی 285 کۆمەڵی دادگەری کوردستان کە پێناو چییە ئەمە بکەن لە پێناو ئەوە من دەبیوا وەکو باسم کرد لە پێناو ئەوەدا کە ئەمانە خزمەت بەگەل و نیشتیمان دەکەن ئەمانە دەستی بەدەست نوێژن ئەمانە خزمەت بەگەل و نیشتیمان دەکەن ئەگەر خوا نەخواستە بەلای دنیاشدا بشکێنەوە قیادەی ئەم حیزبە لە دویان نادات هەندێک نمونەمان دیون ممکن نییە و هەر کەسێکیش من ئەو قسەیە دەکەم بۆ پاڵێوراوەکان بە گشتی هەر کەسێکیش بیەوێ لە پەنای دیندا فێڵ لە هەر کەسێک بکە لە پەنای دیندا دەوڵەمەند بێ لە پەنای دیندا دنیاوە دەستبێنێ خی گەورە لە دوی نادات تووشی ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیانی دنیا و لێپێسانەوەی دوا ڕۆژ دەبێت کاک شەریف من لە دڵەوە گوێم بۆ قسەکانت گرتبوو شێوەزارێک قسە دەکەی زۆر شیرنە و فۆنەتیکی زمانەوانی زۆر شیرن و خۆش بوو دەست خۆش بێ زۆر ینی چێژم لە قسەکانت بینی ئەمەوێت وەکو کۆتا پرسیارم یەکەم
هەنگاو چییە بۆ ئەم چارەسەریانە ینی بۆ ئەم گرفتانە بۆی بەرەو چارەسەری بەرین وەکو لایەنێکی سیاسی و وەکو تاک وەکو ئەوی کە داوا لە تەواوی ئەو چینانە بکەن بۆی ئەو گۆڕانکاری بکرێت یەکەم هەنگاو بێ لە شۆ دەست پێ بکە با ئێمە بۆ ڕەوانەوەی گومانێک دەنگ دێنین و ناین و 3 کورسی 4 کورسی 5 کورسی چی پێدەگۆڕ چی پێ ناگۆڕێ ئەمە وەکو زۆر جار بیستمانە دەنگدان شایدیدانە هەرکە من پێویستە لەسرم جێبەجێ بکەم مافیشە ئەم دەنگەی خۆم بە کەسێک بدەم کە تووشی لێ پێ عیبداری دنیا و گوناهباری قیامەت نەبم ئەمە زۆر گرنگە من ئەمە ئەرکە و جێبەجێ دەکەم یەک دوو بێگومان مە قسە لەسەر هەڵبژاردننی نەزیه و پاک و بێگەر دەکەین تا تۆ بتانی خەڵکی دەنگدەر متمانە بە کەسانی دەستپاک و ئەمیندار و دەرسۆز و دیندار بکە ئەمانە باشتر چۆن دەڵێت تو هێز و یەکەمی چارەسەری بەڵێ زیاتر دەبن تیمێکی بەهێزتر دەبن قسەیان ڕۆیشتوتر دەبێت یعنی باشتر قسەیان دەڕوە هەرچەندە ئێمە زۆر جار هەیە ئەو ئەزمونەشمان هەیە ڕاستیەکەی یعنی یەک پەرلەمانتارێکمان هەبوو تەندانێک لە پەرلەمانتارمان هەبوو لەبەرەوەی لە سەنگەری حەقدا بوون لەبەرەوەی لە بەرەی گەلدا بوون لەبەرەوەی دژی سیستەم و بێدادی وەستاونەوە لەبەر ئەوەی خاوەنی جورئەت و ڕاشکاوی و سەداقەت و دڵسۆزی بوون وەخسەکانی ئێمە زۆر جار هێز زەنای ماڵساڵی پێشم باز دەکات ڕاستەکەی ئێمە لە عیقدەوە قسە ناکەین ئێمە هیچ نارێکمان نییە بۆمانە و ناری شخصی خۆمان بێت یعنی ناری ئەمە دژی فعلی خراپین بۆ من دژی نەعەدالەتین دژی گەندەڵخۆری و پیسخۆری و دزین دژی جیاکاری و بێئینسافی و زۆڵ وستەمین ئەمان نەمێنێت یەخۆ تۆ ئینسانێکی ئیماندار کافرێکی مطلقە خوای گەورە هیدایەتی دەدا و باین دەبێتە موسڵمانێک وەکێک لێ دەڕوانین هەر ئەمان ئینسانە بە هەمان بەرگ و پۆشاکی پێشەوەشی لە پێشەوە بێت بە هەمان شکل و سەر و سیمای پێشوشی هەبێت بەڵام جەو هەر ماهیەتی ئەم ئینسانە ئاسمان و ڕسمان فەرقیانە نا جاران ڕخمان لە کردە و خراپەکان و کوفری الحادەکەی بووە ئێستا محبەتمان هەیە بۆ ئیمان و ئیخلاس و گەڕانەوە تۆ پەشمانیەکەی بۆیە من دەخوازم کە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەندامە پێشمەرگەدیرنەکان خانەوادەی شەهیدان دڵسۆزان و ئازیزان و تێکۆشەرانی خۆشەویست هەرگیز نەکەونە ژێر هاش و هوشی پروپاگەندەی ژەهراوی و ئەمانە حیزبی بسووکن و دەنگ نایەن و دەنگیش بێنن هیچ گۆڕانکاری دروست نابێ و نازانم چ دەبێ و چ نابێ بابە من ئیشی خۆم دەکەم من نوێژ دەکەم بۆ نمونە ئەگەر هەموو خەڵکی سەرزەوی نەچێ بۆ مزگەوت و نوێژ نەکە من کە نوێژی خۆم کرد تەواو تازە خوای گەورە لە حساب و کتابێک هیچ کەسێکی کە لەسەر من ناکە لەسەر نوێژ کە من نوێژی خۆم ئەنجام داوە کە من ئەرچی خۆم ئەدا کرد ئەرچی برایەتی ئیسلامی ئەرچی سەرشانی خۆم جێبەجێ کرد تەواو دواتر هیچ حساب و کتابێک لەسەر منی لەسەر ئەوانەیە کە من بخوانە کردە متمانان پێداوە بەڵام گوێزی پووز دەردەچێن بڵێن چی من دەستخۆش کاتمیش دەما بە یەک دیار خەڵکی دەنگتان پێ بدە جیاوازی ئێوە لەگەڵ ئەوانی ترچیە جیاوازیەکە ئەوەیە جارێ لە مافی ئیمتیازاتی دارایی ئەوەی کە کۆمەڵی دادگاری کردوویەتی هیچ حیزبێک نەیکردو تا ئێستا هەر یەک ڕاست ئەم وچە و ئیمتیازاتە مادیانەی کە پەرلەمانتارانی کۆمەڵوەری دەگرن لێ لەگەڵیان دەکاتە نیوە ئەمەی نیوکەوەری دەگرێ بۆ خەڵک بۆ خەڵک ئەوەیە کە ئەم نوێنەرانەی کۆمەڵ درۆ لەگەڵ خەڵک ناکەن بەڵێنی درۆن بە خەڵک نادەن بە دەری کوردەواری خۆمان دەڵی قەرسیلی بۆ نان نەپشتێن دێ لەگەڵی ڕازگۆ دەبن چیان پێ بکرێت دەیکەن وە ناسنە ژێرباری هیچ سەفقەیەکی ژێربەژێر و مامەڵە و کردنی و فرۆشتنێکەوە کە خۆیان و کۆمەڵیش و خەڵکی دەنگدەریش شەرمەزارکەن ئێمە بە نوێنەرەکانمان زۆر سەربەرزین دەستخۆش بەڕێز شەریف وەرزێر بەرپرسی مەکتەبی شەیدان و پێشمەرگەدیرینەکانی کۆمەڵی دادگەری زۆر سپاس بۆ بەڕێزیشتان دووبارە سپاس بۆ ممنون بینەر و بیسەری ئێمە لە هەر شوێنێک بوون بینەرمان بوون بیسەرمان بوون سپاس بۆ ئێوە بەخوای گەورەتان ئەسپێرم تا سبەینێ خواتان لەگەڵ